جەژت پیرۆز بی کاک زیا. سپاس دەکەم نەوڕۆژی تۆش خۆش بی ئینشاءالله. چی جەنابەت؟ ئەمن ناوم قادر نادرە کاک زیا. پرسیارێکمانە بوو. خێر بۆ. ئەتوو دەزانی کۆمەڵێک ژورنالیست جیرانە توش پلەت وەکی وەزیری مافی مرۆڤە باشە چەند جار چووی سەردانت کردینە کە مانیان گرتیە 30 ڕۆژەوە تەقریبەن کۆ سەردانت نەکردیە. سەردان کراینە کاکە لە چێ؟ تیمی دەستا و چووینە و سەردانیشیان کردینە. کەنجێ چووینە؟ تۆ چێی جەنابەت چێی؟ ناوم قادر نادرە دوو سێ جار بڵێم قادر نادرە چەند جار چوونە سەردانتان کردیم؟ قادر نادر لە کوێی چێ لە سویدی ئەوە ڕەقەم سوید لەم دەردەکە. بەڵێ لە سویدم. چی دەکەی تۆ کاک قادر؟ ئەمن چالاکوانی بواری مافی مرۆڤم ڕێکخراوەکمانەیە بە ناوی عەفدەی شوبات گروپی عەفدەی شوبات. ئاوا خۆت ئاوا پێناسە بکا بڵێ من فلانی کوری فلانە ڕێکخراوی فلانە قسەرەکە تا بزانین شەخسیەتەکە چێتە بزانین چۆ قسە بکەین وە نییە؟ کاک زیا ئەمە دووشەمێ لەگەر دیشی عێراقێکی ئەوروپا قسە دەکەین زانیاریمان دەوێ مەسەرەن ئەوانە 25 ڕۆژ زیاترە لە 16 ئۆکتۆبەرەوە ببوورە 16 فێبروەری شوباتەوە مانیان گرتیا ئێوەکو مافی مرۆڤ چوونە سەردان تام کردوی؟ چووینە بەڵێ تیمی ئێمە ڕۆیشتیە و ئاگاداری وەزعیانە. چۆن ئەدیل کۆ لە میدیا بەعز نەکرایەوە باسان نەکردی وەزعیان چۆن نییە؟ هەموو شت بە میدیا باز ناکرێت. ئەخە کەنجێ چوونە کنیان ئەنگۆ؟ عێراقە دەیە خۆ محاسەبە بۆنە پرسیار دەکەی برا ئەمە ئیش دەکەنە سا ئەو کەیسەیە تو وەزیری مافی مرۆڤی ئیشت ئەوەیە جواب بدەیەوە بە قوربان ئەمە لێرە ڕئیس وزەرا جوابمان دەداتەوە چاوەکەی من یعنی ئەتوو پێت چییە یعنی ئەتوو پێت وایە وەزیری لۆ خۆت وەزیریان لۆ خەڵک ئابەس پرسیارە لێت دەکەین کاک زیا بە قوربان ئێ باشە ئەمە چالاکوانێکی ئەو بوارەین تۆ دەڵێی چوینە ئەمن پێت دەڵێ وەزعیان کوو بووە ئەوەت بڵاو دەکەمەوە ها وەزعیان باشە و ئەوە لە دادگایە و دیداری بریاری تەمیز دەکەیت بەزار بریاری تەمیزیش کاک زیاد پرسیارێک بە قوربان ئەوانە کەس نازانی چیان لێهاتی 25 ڕۆژەمانیان گرتیە وەزعیان خراپە لە شوێنی خۆیانن لەوێ و ئەوە ئیشی دادگایە زۆر وەختی کەشت بگاتە دادگا ئێمە ئیتر دەسەڵات نامینێ دادگا ئیشی خۆی دەکاتن ئەوە کەیسەکەیان لە محکەمەی تەمیزە هەتا بریاری تەمیز دەردەچی ڕەنگەکەمتر دەکرێ ڕەنگە بەراعەت بەڵێ ئەوە دەزانی کاک زیا پرسیارێک ئەمە لۆ دیشی عێراقمانە ئەتوو دەڵێ ئەم چوومە سەردانم کردنیە وەختی مانیان گرتیە ئەمن ئەوە ئەی چێ چووە؟ جەماعەتی ئێمە بەشی سجون و ئەوان بە بەردەوامی دەچن سەردانی هەموو سجنەکان دەکەن. نا ئەمن ئەو پێنجەم دەوێت مانیان گرتیە چکولە بۆمە ئەو کەیسە زۆر گرنگە بە خۆ دەزانی بوویتە عالەمی ئەم دەڵێم دووشەم لەگەر ئێمە هەموو زیندانیەکان لای ئەزانم براکە لای ئێمەش بەس ئەو کەیسە یعنی کەیسەکی بوویتە جیهانی وەکو خاشفزی ئەمە پرسیارەکەی مە کاک زیاد بە قوربانە تو ئەوەیە ئەمە دووشەم لەگەیەکێتی ئەوروپا دادەنیشیندا ببوورە بە ئەلکترۆنی گفت ئاجا ئەو ئینفۆرماسیۆنانەی توم لۆمان گرنگە کاک زیا بە قوربان ئەو ئینفۆرماسیۆنانەی تو گرنگە تۆ دەڵێ چی من پێڵێن ئێمە وەکو دەستگایە ئینتیزاری بریارەکانی دادگا دەکەین بەس ئەتوو جودای ئەتوو مەسەلەن باشە تو لیژنەی مافی مرۆڤی لۆ ئامادە نەبووی لە دادگا پرسیارەشکە زۆر جار پێویست ناکە ئێمە ئامادە بین لیژنەی مافی مرۆڤی بەرلەمان ئەوە ئیشی ئێمە نییە باشە پرسیارەشکە کاک زیا باشە ئەنگۆ لۆ بوار نادەن ئەوانە لە ئاسایش ڕزگار بکرێن بسنا ئەوەی شوێنی تکە یعنی ئێستا بڕیاریانە سەرچۆ لۆ تەحویلیان ناکرێتن ئەوە قانونە هەتا نەتیجەی محکەمەی تەمیز دەردەنەچی ئەوانە جارێ تا ئێستا تاوانبار نین تۆهمەت بارن هەتا محکەمەی تەمیز چونکە نابی بنەوە ئیسلاحیات لەوێ لە سجوونی کارسازی دوای ئەگەر ئەوە بی ڕەنگە دەربچین ئەوانە دەمینێن لەوێ هەتا نەتیجەی تەمیز دەربچین
باشە کاک زیان پرسیارەشکە لێ بکەم دوایین پرسیار شێروان شێوانی ناو دادگا دەرێ بە خێزانم هەڕەشەم لێکرای ئایا جەنابەت چووی لەگە شێروانی دابنیشن قسەی لەگە بکەم بڵێن چۆن دەکرێت لە ئاسایی شێرێم هەڕەشە بکرێتن بە خێزانی ئەمە قبول ناکەین هەڕەشە لەسەر کەس بکرێ بەڵام ئەوە ئیشی دادوەرە ئیشی من نییە ئێقەی ناکە بەس ئەتوو وەزیری مافی مرۆڤی کاکە دەبی بەیاننامە هەبی بەیاننامەت مازی مرۆڤ خۆ من بەحامینیم خۆ من دادگانیم برای من بەس چۆن دەکەین ئێمە راپۆرتی خۆمان دەنێرین ئێمە قسەی خۆمان دەکەین بەڵام ئێمە خۆ خودانی بڕیار نین کاکە قادر باشە بەس کاک زیە پرسیارێک دەسەڵاتی تەنفیزی نین قەی ناکە نا بەس ئەتوو هیچ بەیاننامەتان دەرکردیە مەسەڵەن ئێستا ئەمنستی دەردەکا ڕێکخراوی سێپێجێ دەرەکا سێپێتێ دەرەکا وەنیە هۆمەڕای جۆرج دەری دەکا ئەوە وەزیری خارجی سوید قسەی دەکرد بە لێدوان وەزارەی خارجی ئەم باف لیژنەی مافی مرۆڤی کوردستان ئەنگۆ هیچ بەیاننامەکتان دەرکردی لەسەر ئەو هەموو پێشێلکاریە کە مەهاجەیان نییە کە دەستدرێژ کە ئەزیە دراکە ئەو ڤیددیۆیە بڵاو کراوە هەموو بەخۆم چاو پێکەوتنم لەگەڵ کرایە لە کەناڵی تپیدا لە کەناڵی ڕوودا و قسەم کردیە هەموو شت قسەم کرد بەیاننامەی فەرمیتان هەیە لەسەر ئەوەی کە ئەو هەموو پێشێرە بەرامبەر کاکە قادر ئەوە خوا حافیظ لۆ کاکە تو وەزیری دەبیجێ لە خەڵک ڕابگری